بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لەو ئۆپەراسیۆنە دەکەین کە عەلی زەیدی بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و گەندەڵکاران ڕایگەیاندووە بەپێی دەستەی نەزاهی عێراق بێ زیاتر لە 47 بەرپرس لەو ئۆپەراسیۆنەی ئەمڕۆدا دەستگیر کراون لە قۆناغی یەکەمدا. ئەمەش دوایەوە هات کە پێشتر عەدنان جومێلی بریکاری وەزارەتی نەوتی عێراق دەستگیر کرا. ئێمە باز لە ئەوە دەکەین ئایا ئەم ئۆپەراسیۆنە سەرگەورەکانی عێراقیش دەگرێتەوە کە ئێستا ژمارەیەک پەرلەمانتار ڕاوێژکار و وەزیر لەم ئۆپەراسیۆنە دەستگیر کراون. ئایا دەچێتە قۆناغی ئەوەی کە سەرۆک وەزیرانەکانی پێشوو یاخود سەرۆکی کوتلە گەورەکان لە عێراق دەستگیر بکرێ وایە لە ناو ئەوانەی کە داواکراون بەرپرسی کوردیش تێدا ئەگەر تێدا بە دەسەڵاتدارانی هەرێم چۆن مامەڵەی لەگەڵدا دەکەن تا چەندە گرینگە ئەوە ئۆپەراسیۆنی کە لە بەغداد هەیە دژی گەندەڵی هەرێمی کوردستانیش بگرێتەوە. ئامانجی عەلی زەیدیش لەم ئۆپەراسیۆنە چییە؟ ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر دارا محەممەد ئەمین قسەی لەسەر دەکەین، بەڵام بەر لێ بچینە لای میوانەکەمان گرافیکێک ئینفۆگرافیکێک دەبین کە ناوی ژمارەیەک بەرپرسی تێدایە کە دەستەی نەزاهی عێراق ڕایگەیاندبوو. بەڵێ بەڕێزان ئەوەی کە بنیتان ناوی ژمارەێک لەو پەرلەمانتار و ڕاوێژکار و وەبریکاری وەزیرانە بوو کە ئەمڕۆ دەستگیر کراون کە دکتۆر بەخێر بێن سوپاسی ئەمە دەبوون دەکەین. گەر سەرنجی بەڕێز بزانم لەسەر ئەو ئۆپەراسیۆنی کە عەلی زەیدی ڕایگەیاندووە لە بەغداد قۆناغی یەکەم دەستگیرکردنی بریکاری وەزیری نەوتی عێراق بوو عەدنان جومێلی و باز دەکەی کە کۆمەڵێک لە دانپێدانانەکانی کۆمەڵێک زانیاری ئاشکرا کردو کە دوجار بەشێک لەو پەرلەمانتار و بریکاری وەزیر و ڕاوێژکار و ئەوانە دەستگیر کراون. بە بۆچوونی بەڕێزت ئامان چیە لەم ئۆپەراسیۆنە؟ ئایا لەوە زیاتر هەنگاوی گەورەتر دەنێت؟ بەنای خۆی بەخشندەی میهرەبان، سڵاو لە بەڕێستان و لە بینەرانی و بیسەرانی بەڕێز لە شوێنەکەن. ڕاستیدا بابەتی گەندەڵی بابەتێک کە هەر پەیوەندی بە خودی مرۆڤەوە هەیە. لە کاتێکە خۆی پەروەردگار یەکەم مرۆڤ لەسەر زەوی دروستەکە، مەلایکەتەکان ڕوو لە خۆی پەروەردگارەکە نەفەرمون ئەتەجعل فیها من یفسد فیها ویسفک الدماء ونحن نسبح بحمدک ونقدس لك. یعنی خۆی تۆ مەخلوقێک دروست دەکەی کە خوێنە ڕێژە و ئیفسادەکە، یعنی گەندەڵیەکە. ئیفساد و تێکدان و گەندەڵی شێوازی جۆراوجۆری هەیە. یعنی لەگەڵ بوونی مرۆڤ ئەم سیفەتی گەندەڵی و لە سنوور دەرچوونە هەیە. ئەوەی ڕێگرە یانە بێ ئینسانە خاوەنی بڕوا و ئیمانێک گەڕێ لێ بگرێت لەوەی کە گەندەڵی و خراپە و خیانەت بکە، یانە بێ یاسایەک هەبێ، قانون و یاسا و ڕێسایەک هەبێ سنوور بۆ مرۆڤەکان دانێ بۆی زیادڕەوی نەکەن و پێشێل نەکەن. ئەگەر هیچێکێک لەمانە نەبێ، یان ئینسان دین و ئیمان و وجدانێک نەبێت لە خراپە بیگێڕێتەوە، یاسایەکیش نەبێ سنووری بۆدانێ، لەگەڵ تەبیعەتی بەشەرام گەندەڵی هەیە. گەندەڵی لە عێراق و هەرێمی کوردستانە ڕەگ و ڕیشەی داکوتاوە، یعنی بڵێن سیستماتیکە لەسەرەوە هاتۆتە خوارەوە هەتا خواری خوارەوە گرتووە. باش بۆ نمونە مەسەلەن بچیتە دایرەیەک ئەمە لە بەسرا هەیە تا لە کوردستانی شێوازێکی تر هەیە، هەندێک شێوازی نیە، هەندێک شێوازی تری لە پرزگەکە ئەگەر بێت و شتێک پارەی نەیە تێ نایڵە بچیتە ژوورەوە یا دوا دەخا یا فریای شەکە ناکەی. بەعکسیشەوە ئەگەر دیارێکە پێ بێ ئیشەکە زوو بە تاوەکە. یعنی کارمەندێک لە پرزگەیەکەوە گەندەڵیەکە هەتا ئەچێتە سەری سەرەوە. ئەم گەندەڵی لە عێراقا هەیە هەموو بەرپرسەکانی گرتوتەوە بە بێ زیادوکەم لە هەموو پێکاتەکان لە هەموو پێکاتەکان بەداخەوە
ئیلا ما ڕەحیمە ڕەبی مەگەر تاکتاکی لێ دەرچوو بێ بەداخەوە ئەوەی لە حکم و دەسەڵات تا بێ بەشی زۆری تێوەگلاوە بە تایبەتی ئەوانەی کە پارەیان لەبەردەستا بوو ئەوانەی گرێبەستیان کردووە هەندێک وەزارەت گرێبەستی زۆری تێ هەندێک وەزارەت هێگرێبەستی هەیە لە وەزارەتیشی نییە خۆمانە زۆریان پەرلەمانتارن بەزبوونە دەڵاڵی ئەو بابەتە لە ڕاستیدا ئەم هەنگاوە خۆشتێکی گرنگە جۆرێک لە جۆرەکان کودەتایەکیشە لەسەر ئەو بارودۆخی ئێستا لە عێراق هەیە چ پاڵانی لێک دەمینی بەڕێزت بۆ ئەم برسە پێ دوایە ئامانجەکەی عەلی زەیدی لەوەدا چییە؟ ئایا ئەمە پرۆژێکی ناوخۆیە چونکە هەندێک دەنگەوە بوون گوایە بۆ نمونە ئەمریکیەکان یاخود ئەوانەش پشتیوانی بن یاخودەمە پرۆژێکی ناوخۆی عێراقیە و زیاتر باز دەکرێت کە فایق زێدان کە پشتگیری عەلی زەیدی دەکات ئەو زیاتر پشتیوانی بێت. دەڕاستی ئەم پرۆژەیە بەشێکی ڕاستە پشتیوانی دەرەکی هەیە و ئەمریکیەکان ناوی هەموو ئەو بەرپرسانان لە هەرێمیش و لە بەغداش کە گەندەڵیان کردووە و ئەمریکیەکان بەپێی ئەو سیستمی دارایی هەیە هەمووی لەبەردەستیازانن بەرپرسانی عێراق هەرێکێکیان چەندی پارە حواڵە کردو و چەندی هەیە و چەندی جموجڵ پێ کردووە ئەو گومانێکیانە و ئەمریکیەکان ناوی هەموو ئەوانەیانداوە بە حکوومەتی نوێی عێراقی و ناڕاستە و خۆر لەگەڵیشن تەنانەت بۆ گرتنیشیان و پشتیوانیشان لێکن ئەوە گومانێکیانی ئەمە خاڵی یەکەم هاندەرە. خاڵی دووەم هەموو خەڵقی عێراق بەدەست گەندەڵیەوە ناڵێنێ عێراق وڵاتێکی یەکجار دەوڵەمەندە تەنها ئەو داوایانەی لە داواکاری گشتی عێراقی تۆمار کراون داوای لە داواکاری گشتی باس لەوەکان 140 ملیار دۆلار بە گەندەڵی لە دام و دەستگاکانی حکوومەت هابراوە ئەوانە کە بەس داوای ڕسمی تۆمار کراوە 140 ملیار دۆلار کە ئەمە پارەیەکی زۆرە. لە ڕاستیدا کێشەکە ئەوەیە وەکوتمانەم گەندەڵێ لە دوای ڕوخانی ڕژێمەوە لێرە دەستی پێکردووە ساڵانێکی زۆرە بە شێوەیەکی سیستماتی وڵاوەتەوە خەڵقی عێراق هەمووی حەز بە بنبڕکردنی یەکا و بە دانانی سنوورێک بۆ گەندەڵکاران یعنی پشتیوانیەکی جەماوەری هەیە پشتیوانیەکی یاسایی هەیە پشتیوانێکی نێودەوڵەتیش هەیە ئەگەر تعبیرەکە دروست بێ بۆی کە عەلی زەیدی ئەمە بکات جگەلەوەی عەلی زەیدی ئێوێ خۆشی وا بنوێنێ کە پیاوێکی نەزیهە و بە دوای گەندەڵکاران ناگەڕێ خۆخۆشی بە جۆرێک لە جۆرەکان دوور نێت تێوەگلا بێ بە حکمەوەی بززمانێکەوە گەرێکێک بە دوای بچێم سەرۆتەچێنەوە بەڵام ئەم لە ڕێگای پۆست و دەسەڵاتەوە نەبووە فەرقەکایەکێک پەرلەمانتارە گەندەڵی بکە وەزیرێک گەندەڵی بکە وەک لەوەی هاوڵاتیەک بۆ بزنسێکی خۆی گەندەڵی بکە ئەو دوشتە زۆر لێک جیاوازن بەس بەڕێست وەکو پرۆژەیەکی گرنگ دەیبینی یعنی یاخۆکو تۆڵەسەندنەوەیەک تۆڵێکی سیاسی بێ یاخود ئامانجی دیکەی لە پشتەوە بێ یاخود ئەمە وەکو پرۆژێک دەیبینی کە دەیەوێت عێراق ڕزگارکە زانێکی هەردووکیانە بەشێکی تۆڵەسەندنەوەیە بەشێکی خۆنواندنە بەشێکی خۆخۆشەویستکردنە لە سەرۆگۆزیرانەوە و بەشێکشی بنبڕکردنیەتی و سنوور وەدانانی ئەو گەندەڵێ زۆرەی کە لە عێراقا هەیە ناکرێ وڵاتێکی ئەوەندە دۆڵەمەند ئەم هەموو سەرۆت و سامانە عێراق لە ڕۆژێکە نزیکەی 3 ملیۆن بەرمیل لەوت بفرۆشێ بەو نرخە بێجگە لە داهاتەکانی تر بەڵام عێراق تا ئێستا کارەبای نەبێ پێداویستەکانی نەبێت تا ئێستا پرۆژەیەکی گرنگ نیە لە وڵاتە تا ئێستا هیچ پرۆژەیەکی استراتیژی بنیانە دراوە ڕێگاوبانەکان وەکو پێویست نین کەم و کوڕیەکی زۆر هەیە لەبەرەوە هەر کەسێک بێوێ لە عێراقا گۆڕانکاری کا بەرپرسیارەتی بکە بێ بەڕاستی لەم مەلەفی گەندەڵیەوە دەست پێ بکە ئەم مەلەفە بۆ خۆی گرنگە کودەتایەکە چونکە یەکەم جارە لە مێژووی عێراقا بەم شێوازە بێ و بە تایبەتی ئەگەر بتوانن لەسەری بڕۆن و هەموو ئەو گەندەڵکارانە بدرێن بە دادگاشتێکی گرنگە هەرچەند بە بۆچوونی من هەڵمەتەکە سنووردارە بێ بۆچی پێ دوای سنووردارە ئەستی لە وەزیر تێناپەڕێ سنووردارە بێ سەبریکاری وەزیری تێدایە وەزیری تێدایە پەرلەمانتاری تێدایە سەرۆکی هاوپەیمانی عەزم ئەوەی سونەکە موسەنا سامەڕایی تێدایە پێ دوای لەوە زیاتر موسەنا سامەڕایی تیا لەبەرەوەی پێشتر ئەو جەندامی پەرلەمان بووە لە ڕێگای پەرلەمانەوە گەندەڵێکی کردووە نەک لەبەر سەرۆک حیزبێکی بەڵام هەموو ئەم سەرۆک حیزبانەی کە لە عێراقا حکومەکەن ئەوانەی کە لە بەغان و هەموو ئەو وەزیرانەی دایان ناون شەریک بوون لەو گەندەڵیە پرۆژەکانیان
کە بەداخەوە لە هەرێمی کوردستانی وایە خۆ پرۆژە لە ڕێی تەندەرەوە نییە کێ باشترین مقاولێکە چێتە پێشەوە و بە باشترین کوالێتی و بە باشترین نرخ ئەم تەندەرە وەرەگرێ لەگەڵ ڕێیەکەون کێ نیسبەتی خۆی ئەدا بە حیزب پرۆژەکەی درێتێ لە عێراقیشا هەمان شێوە بووە لە عێراقیشا حیزبەکان حسەی خۆیان هەبووە هەر پرۆژەیەک بوو بێ لە سایەدا لە سا 15 لە سایە کەمتر زیاتری بۆ حیزبەکانی هەبووە سەرۆکی حیزبەکانی گەندەڵن و تێشەوە گلاون ئەی ناکرێ سەرۆک حیزبێک خاوەنی 100 ملیۆن دلار وەیە 10 ملیۆن دلار بێ لە کاتێکە دەخلیان محدودە موچیان محدودە ئەکرێ دۆڵەمەند بن ئەکرێ موچێ باشیان هەبێ بەڵام ببنە خاوەنی بزنسمانی گەورە و 10 ملیۆن دلار و 100 ملیۆن دلار ئەمە کێشەکەیە کە بێگومان حیزبەکانی شتێوە گلاون بەڵام دەستبردن بۆ ئەو مەلەفەها لە بارودۆخێکی ئاوایە کە چوارچەوەی هەماهەنگی خۆیان عەلی زەیدیان داناوە و دەنگیان پێداوە پەرلەمانتارەکانی ئەوان دەنگیان پێداوە شتێکی زۆر ئەستەم و قورسە دوجارەوە سەری عەلی زەیدی شەخوا لەبەرەوە لەم سنوورە تێپەڕ ناکە پێ تێپەڕ ناکە ناچێ بۆ سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی سەرکردەکانی کورد سەرکردەکانی سونە پێدوێرەوە تێپەڕ ناکە چکوێمەوەکو سەرۆگوەزیران حەوت سەرۆگوەزیرانمان هەیە وایە حەوت سەرۆگوەزیران پێش عەلی زەیدی ئەوانە ناگرێتەوە یاخود زیاتر لە 100 وەزیر هەبووە بەرپرسی کورد سونە شیعە بەداخەوە ناگرێتەوە بۆ چوونی من نەخێر ناتوانێ مەلەفەکە زۆر قورسە دەست لێدانی زۆر ئەستەمە ئەزانی بە کەسێک گەکرێ کودەتایەکی سەربازی بکە لە وڵاتە دەسەڵات بگرێتە دەست بێمنەت بێ لە چوار دەورەکی بەس سەرۆگوەزیرانێک چوارچێوەی هەماهەنگی دایناوێ و پەرلەمانتارەکانی ئەوان دەنگیان پێدابێ و لە وڵاتێکا بژی چەکدارەکان هەرێکی حیزبێکی دیاریکراو بن ناتوانێت دەست بۆ شوێنە مەترسیدارەکان بەرێ ئەگەر نادەبوو ئابوو دەست بۆ سەرەکان بەرێ و لێەوە دەست پێ بکە بەڵام بەڕاستی ناتوانێت بەڵام ئەمەش هەنگاوێکی گرنگە کەم نییە سنووردانانێکە بۆیان هەتا وەزیری ژەڕوا وەزیر و پەرلەمانتار و وەکیل وەزیر و مدیر عام و بەڵام بۆ سەروتر ناچێتە سەرۆگوەزیرانەکانی پێش ناچێتە سەرۆگوەزیرانەکانی پێش و ناچێتە سەرکردەی حیزبەکان لەبەرەوەی کارەکەی قورسترە بێەوە لە توانای عەلی زەیدیانە کاتێکە توانێ عەلی زەیدی پشتیوانێکی گەورەی ئەمریکەکانی لەگەڵ بێ پشتیوانێکی زۆری خەڵکیە بێ بێمنەت بێ لە پەرلەمان و لە حیزب و هەموو ئەوانە چکاو کاتا توانێت چی گەندەڵکارە بیان کاتە ژوورە و یان زۆر جاری وایە دەکرێت ناوچە سەوزەکە هەر هەمووی نییە تەلبەندێکی بۆ بکەی پێویست ناکە بیان بێ کە لە 195 تێوە گلاوە مەگەل لە 105ەکەی خەڵقی باش و نەزیه و پاکە و خوا ڕەحمی پێکردووە لی دەتوێت ژنە باوەڕ کە لە 195 تێوە گلاوە بەڵام ناتوانێت بیکە لەبەرەوەی ئەو کارانەی کەوتم ئەمانیش ئەم لایەنە سیاسیانە داهێناوە ئەگەر دەستی بۆ سەر گەورەکان ببردایە ئیشێکی زۆر گەورەیە کرد و ئاواش دەیتوانی گۆڕانکاری بکە چونکە بەڕاستی ئەزانی ئەو گۆڕانکاریانە بەچی ئەکرێ بە کەسێک گەکرێ کە هێز و دەسەڵاتێکی تەواوی هەبێ هێز و دەسەڵاتێکی مادی و معنەوی لە ڕووی معنەویەوە جێگای قبولی خەڵک بێ و هێزێکیش هەبێ پشتیوانی بکە هێز وەکو هێزی بەڵێ بێ هێزی هەبێ وەکو هێزی چەکدار وەکو هێزی چەکدار وەکو هێزی سەربازی فەرماندەی هێزەکان بێ هێزەکان لەژێر کۆنتترۆلی خۆیان بن بۆی بتوانێت بەکاریان بێ بەڵام ئەمڕۆ کە ئۆپراسیۆن کراوە هێزیشی لە توش نییە سەبارم لە دژە تیرۆری عێراق یا خودی سەباز لەو دەکرێت کە فایق زیدان سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری عێراق بڵێن بە هەمان شێوە ئەو پشتیوانی دەکا وەڵام هەر کاندیدی ئەو بووە لە پەرلەمان ئێستا هەیبەت حەلبوسی ئامادەیە پارێزبەندی سەر پەرلەمانتاران لا بەرێت ئەوە بڵێن خەڵک پشتیوانی دەکا لەوە پشتیوانی زیاتر خودیان ئەوەی ئەمڕۆ کردوێتی سەرەتا باسم کرد پشتیوانی هەیە لە ئەمریکەکانەوە باشە پشتیوانی یەکەن یاسا و ئەنجومەنی دادوەری بەڵێ فایق زیدان پشتیوانی ئەویش دایناوە باشکرا پشتیوانی یەکەن سەرۆک حیزبەکانی لە ترسی خۆیان پشتیوانی یەکەن جەماوەریش پشتیوانی یەکە و ئێستا فەرماندەی هێزەکانی فەرماندەی هێزی چەکداریشە بۆ خۆی عەلی زەیدی لەبەرەوەتوانێ هێزەکانیش بەکاربێنێ بەڵام لە وردەکاریە دوجارم حیزبانە دایانناوە دام گۆڕانکاریانە وتمان بەم کەسانە ناکرێ مەسەن کەسێکی وەکو عومەری کوڕی عەبدولعەزیز هاتووە گۆڕانکاری گەورەی کردووە لە مێژووە ئەم پیاوە جگە لەوەی لە ڕووی معنەویەوە جێگای قبوڵی هەموو تاکێک بووە یا زۆری نەکە بووە و هێز و دەسەڵاتەکە شەمی کەوتۆتە دەستخۆی بۆ خۆشی کەسێکی گەندەڵ نەبووە تێوە نەگلاوە سەرەت و سامانی نەبووە دەبەرەوە توانیوێتی گۆڕانکاری بکە چونکە کەسێک خۆی گەندەڵ بێ خۆی تێوە گلابێ لە سنوورێک زیاتر ناتوانێت پێی چارەسەر ناکرێت
لە بێ و کەسانەی گۆڕانکاریەکەن وکوتمان خاوەنی هێز و توانایەکی باش بن بۆی بتوانن دەست بۆ سەررجلەکانیش بەرن ئەنج توانن گۆڕانکاری ڕیشەی بکەن. سەدام حوسێن کاتە سەر حکم خۆ پێشتر باسیەکان زۆر دەمێک بوو لە حکم بوون و هەوڵی کودەتانەدا و بەشدار بوون لە گۆڕینی ڕژێمی پاشایەتی لە عێراق و سەدامێکێک بەلاوانەی لەگەڵ عەبدولوهاب غرێری تەقەی لە عەبدولکەریم قاسم کرد و هەوڵی گۆڕانکاریان داوە. بەڵام سەدام دوایەوەی کە بەکری لابرد ئەحمەد حەسەن بەکر بوو بەسەر کۆمان بۆی بتوانێت ببێتە قائیدی یەکەم و خاوەنی دەسەڵاتی ڕەهابێ و هیچ ڕێگریەکی نەبێ هێنای لە نزیکترین کەسەکانی خۆی دەستی پێکرد. ئەندامانی بە قەولی کوردەواری ئەندامانی مەکتەبی سیاسی حزبی بەعس، ئەندامانی قیادەی قوتری و قەومی حزبی بەعس، ئەوەی لە قاعی خولدا ڕوویدا و ئێستاش ڤیدۆکەی ماوە هێنای لەوانەوە دەستی پێکردوتی ئەوە خاینن، ئێوە تانەوێ عێراق تەسلیمی سووریاکەن، ئێوە پیاوی بەشار ئەسەدن. لە ڕاستیش هەموو ئەوانە وانە بوو، هەموو ئەوانە بوون کە دژی سیاسەتەکانی سەدام بوون و ڕێگر بوون لەوەی سەدام ببێ بە سەرۆک و ئاینویز ئەحمەد حەسەن بەکر بمێنێتەوە. بەس مەبەستم هێنای لەوانەوە دەستی پێکرد هەر لە یەک ڕۆژە هەر هەمویانی لە سێدارەدا. ئەوە گۆڕانکاری ڕیشەی ئاواکە دوجاری هیچ کەسێک منافیسی نەماوە بوو بە تاکە قایدێک. عەلی زەیدی دەستی بۆ گەورەکان نەبردووە، حوتە گەورەکانی نەگرتووە، گەورەکان مهمترە. ئەم تۆڕەی ئەو گەورەکان ناگرێتەوە چکە تۆڕی ماسیەکان بە پێ حەجمەکان ماسیەگرێ. تۆڕەکەی ئەو تەنها ئەم مامناوەندانە ئەگرێتەوە کە شتێکی باشە، هەنگاوێکی باشە، سنووردانانێک کە بۆی کە ئەم وەزیر و کار بەدەستانی قسە هەیە لەسەرەوەی کە ئەوانەی کە بڵێن بەرپرسی گەورن وامان مەڵایەن لەگەڵا بکەن کە بۆ نمونە پێیان بڵێن ئەو پارەی کە بردووتانە بیهێننەوە بەبێەوەی دەستگیر بکرێن. بۆ نمونە وەکو پرۆژەکەی محەممەد بن سەلمانی شەبوو پێشتر لە سعودیە کە باز لەوە دەکرێت بەبێ دادگایی بەشێکی زۆری سەرۆت و سامانەکەی لێ وەرگرتنەوە. محەممەد بن سەلمان بە کودەتا هاتووە کاک. محەممەد بن سەلمان باوکی بوو بە مەلیک، کودەتایەکی کرد بەسەر ئامۆزاکان و نەماڵەکەی خۆیانە بە پێی دەستوری سعودیە. وەکو کاتی خۆی مەلیکی سعودیە عەبدولعەزیز بووە. مەلیک عەبدولعەزیز بە کوڕ و کچەوە 40 مناڵی هەبووە. وەسێتی کردووە لە دوای خۆم کوڕەکانم ببنە مەلیک. باش هەدوای خۆی هەر کوڕەکانی مەلیکی سعودیە بوون، هەتاکو مەلیک سەلمان هاتووە کە باوکی محەممەد بن سەلمانە. کام بوو بە هێشتا برای تری ماوە، هێشتا کوڕی مەلیک عەبدولعەزیز ماون، هێشتا مامەکانی محەممەد بن سەلمان ماون. ئەبوو ئەوانە ببنە مەلیک، ئەوانە ببنە وەلی عەهد. بەزەم کودەتایەکی بەسەر هەمویانە کرد و بۆتە حاکمی مطلقی وڵاتەکە و توانی دۆڵەمەنەکان بگرێ و پاران لێفسەنێ و چی بکە. بەڵام لێرە زۆر جیاوازە کە هێشتا عەلی زەیدی ماوێتی ئەوەی بتوانێت ئەوە بکە. بەڵام ئەمریکەکان ناوی ئەوەی مناک 1280 کەسیان پێداوە لە بەرپرسانی عێراق لە ئاستی باڵا کە سەرۆت و سامانی عێراقیان دزیوە. هەموو بەرپرسانەشی پێوێنێت ناتوانێت لە بەرپرسەکان پارەش وەربگرێتەوەی کە بردووە ئەکرێ. من تەسەورەکەم لەگەڵ یانە ڕەنگە مامەڵێکی لەو شێوەیان دەکرێت. گەرێک هەیە تەسفیان لەگەڵا بکە، تەسفی حساباتیان لەگەڵا بکە، پارەی بردووتە بەشی زۆر ئەکرێەوە کە ئەشکرێن نا لە ڕێگای سزادانی وەزیر و وەکیل وەزیر و مدیر عام و ڕاوێژکارەکانی کەدایان ناون، چونکە گەندەڵیەکە ئەمان بۆیان کردوون سەروەتەکە لە ڕێی حکوومەتەوە بیری نەوتیان داونە تێکاک. بۆچی گەورەترین گەندەڵکاری لە وەزارەتی نەوتەوە لە وەزیر و لە جێگرەکانیان بەبێ ئیسیسنا لەبەرەوەی نەوت فرۆشاوە بە بیر بە مینا بە بۆری بەچی بە هەمووی دزی کراوە. بەڵام کاتێک کە تۆ وەکوتم ئەم گەورانە دەست بۆ بردنیان زەحمەتە جگە لەوەی مەگە تەفاومێکیان لەگەڵ بکەن. بەڵام ئەمە داردەستەکانیانن. سەرۆکی حزب لە ڕێی وەزیرەکانەوە دزی و گەندەڵی کردووە. کاتێک کە وەزیرەکان بن بڕەکرێ لەوەی گەندەڵی نەکەن ڕێگان لێگیرە سەرۆک حزبەکە مەجای نامێنی. ئەمە بۆیە لەو ڕۆ گرنگە. یعنی ئەمانەی کە ئەچنە حکوومەتەوە بەکاریانێن، پەرلەمانتارەکان بەکارهێنن کە ئەمان نەبنە دەڵاڵی گەندەڵی پەرلەمانتارەکان. وەزیرەکان گەندەڵیەکە نەکەن، خۆ سەرۆکی حزبەکە پێی ناکرێ، خۆ خاوەنی بڕیار نییە، خاوەنی ئیدارە نییە، خاوەنی سەرۆت و سامانەکە لای ئەو نییە. لەبەرەوە کرێت تەفاوماتێکیان لەگەڵ بکەن یاکرێت لیان بێدەنگ بن، بەس ئەمە هەنگاوێکە بۆ بنبڕکردنی داهاتەکانیان کە لە ڕێگای گەندەڵی و بەکارهێنانی دەسەڵاتی ئیداری ئەم وەزیرانەوە بەکارهێنەوە بە حزب. وەکو کورد پێشبین دەکەی لە پەرلەمانتار لە بەرپرس هیچ بەرپرسێکی باڵای کوردی تێدا بێ یاخودە ناوی هەندێک بەنافەرمی ناوی هەندێک وەزیری کوردی هێنرێ لە پێش و
بە تایبەتی بۆ نمونە لە کابینەکەی سوودانی ناوی بەرپرسی کورد دەهێنرێ پێ دوایە بەرپرسی کوردیش تێدا بێ و بگرێتەوە دەستگیریش دەکرێن پێ دوایە ئەم بڕیاریگرتنە یەکەم هیچ بەرپرسێک ناگرێتەوە لە کابینەکەی علی زەیدی لە علی زەیدی بڵێ ئەمە چونکە کابینەی خۆیەتی و تازە دەست بەکاربوون زۆرێک لە حەسانیانەیە پێ دوایە نەخێر هەر لەبەرەوەی ئەمانە تازە دەست بەکاربوون چەند مانگێکە و جارە دیاریش نییەوە علی زەیدی خۆی توانێت ڕۆژانە مامەڵیان لەگەڵ بکاو وار گەنداڵێکیش بکەن لە سەردەمیەوە بەشێک لێ بەرپرسێ لە کابینەکەی سوودانی دەکرێت وەزیری لە کابینەکانی سوودانی فەرمانی دەستگیرکردن من باسی واکەم لە کابینە کۆنەکانی پێش سوودانیش ئەم کارە هەر ئەستەمە لەبەرەوەی زەمانێکی بەسەرا ڕۆیشتووە و گەرکاتی خۆی مامەڵەی لەگەڵ نەکرابێ هەندێکیان نەبێ کە دزی گەورە و دیاریان کردبێ بەڵام ئەمە بە زۆری بۆ ئەوانەیە کە 4 ساڵی ڕابردوو لە سەردەمی سوودانیا گەندەڵیان کردو و سەرۆتی عراقیان بە هەدەر داوایە بردویانە بەشی زۆری ئەوانن ئەوە بۆی ئەو بزانین پێدوانی کوردیشی تێدا بێت ئەمانە کوردیشی تایە بەڵێ کوردی تایە لەو کوردانێک کە بەرپرس بوون لە عێراقا لە وەزیر بوون مدیر عام بوون وەکیل وەزیر بوون ڕاوێژکار بوون شتی لەو بابەتە بوون کوردی تایە بەڵێ و ئەوانی ئەگرێتەوە پێدوێ دەزیر بکرێن بەڵام ئەمە خاڵێکات بەس بەرپرسی گەورە یەکەم هەرێمی تیانە بەرپرسی گەورەی هەرێمە وەسلەیەکێتی و پارتی خۆوانش ئەگەر بە پێیەوە بێ دەبێ تیانە لەبەرەوەی ئەزانیشی یەکەم بەغا دەسەڵاتی نییە ئەمڕۆ بێ بەرپرسێکی گەندەڵ لە هەرێم بەرێ مەوەسل لە ئاسی باڵا و سەرۆکی پارتە دەسەڵاتدار قوربان ناکرێ گەندەڵ و گەندەڵەکە لای ئەمریکا زۆر ئاشکرایە بە ڕەقەم و ژمارە و بەڵام کێبیکە علی زەیدی ئەمڕۆ دەسەڵاتی ئەوەی نییە بەرپرسە حیزبیەکانی بەغا بیان خاتە زیندانە و داوای پاران لێ بکە دەتوانێت بێت لە هەرێمە واقعبین بین ناتوانێت بیکە لێ بەڵام ئەو وەزیرە کوردانەی ئەوەی وەزیری کوردی دەستگیر بکرێ ئەکرێ باڵێ ڕێتێچێ فرمانی گرتنیی بۆ دەرەکا لە بەغاش بێیگرێ مەگەر خۆی بشارێتەوە منعی سەفەریشی لەکرێت لە هەر مەتارێکی دنیا بێم لە حەقەشیەکەن هەمووەمان ناکرێت بەڵام نەتیجە بەزاوانە ئاگرێتەوە بەڵام هەرێم ناگرێت باڵای گەورە لە هەرێم ناگرێتەوە بەڵام ئەمە جێ خۆشیە ئەگەر ئەمە ببێ بە سەرەتایەک بۆ بنبڕکردنی ئەو گەندەڵێ گەورەی لە عێراقی نوێ هەیە کە بێشمارە کەوەکوتم بەس بە پێ ئەوەی داوا کراوە 140 میلیارد دلار لە لای داواکاری شتێکە دیار نەماوە ئەمە سەرە کێشێ بۆی لە هەرێمی سنوورێکی بۆدانن چونکە دوجار خۆ هەرێمی شەروان ئاڕوە خۆ خەڵقی هەرێمی شاوەڕێی ئەوەیە تەمەناکە گەندەڵکاران بە سزا بدرێن خۆ خەڵقی هەرێم کە خۆش حاڵات دزێک لە بەغا گیراوە دزەکەی بەغا ناناسێ لەوانەیە ڕاستەخۆ پارەکەی میشی نەبردوێ بەس تەمەناکەڵێ بەڵکو ئەمە ێرەش بگرێتەوە لێرەش دزەکان ئەستی هەرە باڵایە خەریکی گەندەڵی بنێرەزانی لە عێراق یاخود چ کاتێک دەگات هەرێمی کوردستان پێ لە عێراقا لە عێراقا بۆیە کراوە لەبەرەوەی عێراق تا ئێستا 7 سەرۆک وەزیرانی گۆڕیوە لە عێراقا لەبەرەوەی سەرۆک وەزیرانێک هاتووە لە حیزبی سەرۆک وەزیرانەکەی پێشوو نییە لەسەر ئەفکاری ئەویش نییە و لەوانەیە بۆ چوونی زۆر جیاوازیشی هەبێ ئەمە گۆڕانکاری پێکرێ بەس تۆ لە هەرێمی کوردستانە تەنها یەک حیزب حاکم بێ و ڕێگەنەدا کەسی کە بێتە پێشەوە نە ڕێگەنەدا هیچ کەسێکتر پۆستی باڵا وەرگێ ئیتر چێ ئەم گەندەڵیانە ئاشکراکە چێ ئەمانە بدا بە دادگا چێ ئەمانە سزا بدا بەشێکی ئەوەی کە دەسەڵاتدارانی هەرێم سوورن لەسەرەوەی کە ئەم دەسەڵاتی هەرێمە هەر بۆ خۆیان بێ لە زۆر جارێکێتی پاتیش کە ڕێەکەون ئەڵێن کاکە گەرێمە ڕێک نەکەوین گەندەڵەکانمان کەشف بێ بۆ خەڵقی تر مەلەفەکان هەڵدرێتەوە ئەو کاتە هەر خەڵک نەمان قبول ناکە چیمان کردووە بەڕاست بەداخەوە لێرە زەحمەتە کەەوە کاتێک گەکرێت لێرە سەرۆک وەزیرانێک بێ لە پارتیوێکێتی نەبێ بتوانێت ئەم مەلەفانە هەڵداتەوە ئاوا بێرە سەریان کە تۆ مەلەفەکان هەمووی داخراوە کەس بۆی نیە سەیریکا و کەس نایبینێ لەکوێ ئەم گەندەڵکارانە بدرێن بە دادگا بەس لە بەغاوان نییە لە بەغا سەرۆک وەزیرانێک هاتووە پشتیوانێکی ناوخۆیی هەیە پشتیوانێکی دەرەکی هەیە و حەزیشی بە گۆڕانکاریە مەلەفەکانی زۆر و زەوەندن لە بەردەستیا وەکوتیشم بەوەی کە هەندێک لە سەر و حیزبەکان دەستخۆشیان لێ کرد پێشتر ئاگاداری کردوون بە بۆچوونی من پێوتون و توێتی من دەست بۆم مەلەفا بم دەست بم بە دەستگیرکردنی ئەم گەندەڵکارانە ئەوان یۆکەیان بۆ کردو ئەنجام هەنگاوی ناوە ئەگەرنا ئەرکەکە ئەرکێکی زۆر قورسە جۆرێکە لە کودەتا واگەر ئەگەر بێت و دەست بۆ سەروتر بەرێ بە بۆچوونی من سەری علی زەیدی خۆشیەخوا سەری دەخوا قورسە بەڵێ
بۆ هەرێمی کوردستان بۆ دەسەڵاتدارەکان کە بەڕێز وتر ڕەنگە نەتوانێت لە ئاسیارە باڵا کەس دەستگیر بکات بۆ دەسەڵاتدارەکان بەس بۆ بڕینی سەرچاوی داهاتیان سنوورەکان ئەو گەندەڵی کە پێشتر لە نەوت هەبوو لەمڕۆوە جۆرێک لە کۆتوبەندی دروست دەبێ کەمکردنەوەی سەرچاوی داهاتەکان کەم بکردنێک بڵین بنبڕکێ وڵای کاک حەکیم لێرە بارودۆخ ئێستا زۆر گۆڕاوە لە چاو 5 ساڵ بەر لە ئێستا لێرە جاران لە مانگێکا 300,000 بەرمیل لەو دەفرۆشرا کەس نێزانی پارەکەی بۆ کوێچ ئێستاوە نەماوە لێرە جاران بە ناوی موچەوە بەغا هەموو پارەکەیە نرد و لێرەژان وت داهاتی ناوخۆش بۆ خۆیان بوو ئێستاوە نەماوە لێرە دەواازە سنووریەکانی ئێستا سنووردار کراون ئێستا بەشێک لە داهاتی هەرێمیش دەڕاتەوە بۆ بەغا و هەرێم بەڕاستی زۆر لە قاڵب دراوە ئەمریکیەکانیش لەگەڵەوەن و فشارێکی گەورە لەسەر هەرێم هەیە لە قەڵبدانەکە پێوەستە بە گەندەڵی بەشێکی پێوەستە بە گەندەڵی بە شکل ئەوش هەر جۆرەکە لە گەندەڵی چکە گەندەڵی و با بەرنامەکەمانەوە گەندەڵی زۆر جۆری هەیە خراپ بەکارهێنانی دەسەڵات یان زیادڕەوی لەو دەسەڵاتی کە هەتا هەموو ئەمانە گەندەڵی مێستا کە هەرێم لە قاڵب درابێ ڕۆڵی بچوک بکرێتەوە پەیوەندی بە دەسەڵاتداران دیەکێک لەو بەرنامانەی هەیەی و ئەمریکەکانی پشتیوانیەکەن برادەرانی هەرێمی ژەزانن وەرگرتنی دەواازە سنووریەکانە داخستنی دەواازە سنوورە نافەرمیەکان بەڵێ کەوانە سەرچاوی گەندەڵی و داهاتێکن کە نازانن بۆ کوێچی ئەوە لە داهاتوێکی نزیکە دانەخ و لە داهاتوێکی نزیکا هەر ئەم سیستمی ئەسی کۆدایە جێبەجێ بکرێ بەشێکی زۆر داهاتی ئەم داهاتانە کۆنتترۆلەکە و مەرزەکانیش وەرەگرێتەوە و بۆ ئەم پرۆژەی کە هەیە تێم پلانەی هەیەی ئەمریکەکانیش پشتگیریەکەن لەبەرەوە ئەو بۆ خۆی وردە سنووردانانە بۆ گەندەڵیانەی کە لە هەرێمی شەکرێ ئەمێنێتەوە گەندەڵی ترکاکرێ بە بۆچوونی من هەتاکو گۆڕانکاری لە شێوازی دەسەڵاتی هەرێمان نەکرێ ئەم دەسەڵاتە ئاوا بمێنێتەوە هەر ئەم دوو حیزبە بیبێن بڕێوە ئەم شێوازە گەندەڵی کە هەیە کە پرۆژەکانی ناو کوردستانیش هەر زۆنێک بۆ حیزبەکە خۆی بێ ئەوان هەر بەرقەرارە بێ و زیاد لە 30 ساڵی شەهر ئەم دوو حیزبەیشان لەسەرەوە کرد چوکترین پرۆژە لە سنووری خۆیانە وەکو دامەزراوەکانیش جیاوازیان هەیە لە بینی هەرێم و بەغدا دامەزراوەکان چکە سەڵەن دەستی دەسپاکی لە عێراق کاراترە بۆ نمونە پەرلەمانت بە چوون دەکات حکوومەت شەرعیە ئەزمموی دامەزراوەکان بۆ ڕوبڕبوونی گەندەڵی لە عێراق باشترە تا هەرێم پێگومان من کاڵێم لە عێراقا تا ئێستا لە 2005ەوە تەمانەکەم هەڵبژاردن لە عێراقا 2005 کراوە 2023 ڕژێم گۆڕاوە حەوت کابینەی وەزیران حەوت سەرۆک وەزیران هاتووە ئەمە هەنگاوە گرنگەکەی بۆی کە گۆڕانکاری لە عێراقا کرێ لێرە نییە هەر جارەش لە حیزبێکی جیاواز دێ بەس لێرەوە نییە دەستگای نەزاها لە عێراقا سەرۆکی دەستگای نەزاها خەنە زیندانەوە سەرۆکی لیژنەی نەزاها سەرۆکی لیژنەی نەزاهەیە پەرلەمانتارە کە لە هەولێر دەستگیریان کردەبوو بەڵێ لە عێراقا وەزیر چەند وەزیر لابراوە لە سەرگەندەڵ چەند وەزیر خراوەتە زیندان چەندی تر دەست سەر و سامانەکانە گیراوە لە هەرێمی کوردستان هەشتیوە هەر نەبوونە مەسموەکو دەستی دەسپاکی لە هەرێم چکە لەو ڕۆژانشدا ڕۆژان سەرۆکی دەستی دەسپاکی هەرێم قسەی کرد بڵێ خەڵاتیان دەکەینەوەوانێک گەندەڵی ئاشکرا دەکەن ئەو قسەی کاردانەوەی زۆری هەبوو وڵی من لەگەڵ ڕێزم بۆ سەرۆکی دەستی دەسپاکی چووکە هاوڕێمە و پیاوێکی بەڕێزیشە هەرمانەوەی خۆی گەندەڵیە چەند ساڵە سەرۆکی لەو دەستەیە نابوو گۆڕێ یەکەم گەندەڵی ئەوەی ئەم سەرۆکی دەستەیە لەو ڕۆژەوە دەستەکە دروست بووە سەرۆکێتی زەحمە نەبێ و گەندەڵیوان بۆ 2010 بڵین ماوەکەی بەسەر چووە 4 ساڵ بوو خۆی لە 2000 بەڵێ کورم ساڵ 8 ساڵە بەسەر چووە 8 ساڵە هەر خۆیەوە گەندەڵی هەمانەوەی ئەو زەحمە نەبێ بەجارە لێوە دەست خۆشی وتی داوای کردبێ بەس لێرە یەکەم پێویستە ئەو سەرۆکی دەستەیە بگۆڕدرێ و لە پەرلەمان دەنگی پێ بدرێ و کەسێکی بێلایەن بێ و دەسەڵاتیشی هەبێ
سەرۆکی دەستەیەک هیچ داتایەکی لە بەردەستان نەبێ و هیچ دەسەڵاتی نەبێ و من نازانم تا چەند قسەی خۆی بووە ینی بەڵە بە لێ دوای فەرمی خۆی من بینیم لە سوۆشیال میدیا بەڕاستا چەند بە فەرمی لە دەمی خۆی گەندەڵی لێرە هەل لە ژمار نایە و ناش بژێر درێ و حسابیش ناکرێ و هەر لە دەستەکەی خۆی و دەست پێ بکە زانێ چیتیایە وەکوتمان تۆ چکە مدەکەی بەسەر چۆتەوە بال لە خۆی و دەست پێ بکە باش کاکتۆر وەکو بڵێن ئەوانەی کە فەرمان دەستگیرکردنیان لە عێراق بۆ دەرچوو بەشێکیان لە هەولێر بوون ڕەنگە لە ناوچەکانی دیکەی کوردستانی شەبن پێ دوایە چۆن دەسەڵاتدارانی هەرێم ڕازی بوون ئەم جارە چکە پێشتر خەڵکی بەعسی هەبوو ئەنفال چی هەبوو لێرە داڵدەدرا لە عێراق فەرمانی دەستگیرکردنی هەبوو ڕادەست نەدەکرا ئایا قۆناغێکی تازەیە سێمە دەبینین یەکەم قۆناغی تازەیە پەرلەمانتار لە هەولێر کە عێراقی بوون دەستگیر قۆناغێکی تازەیە بارودۆخێکی تازەیە هەرێمە و هەرێمەی جاران نییە بتوانێت داڵدەی خەڵک بدا و تەسلیمی بەغای نەکا و لەسەرۆمانەشەوە ئەمریکیەکان لەگەڵ ئەم مەلەف و دۆسیێن وەوەی من 20 ئەمریکیەکانیش بەشدار بوون لە جێبەجێکردنی ئەم ئۆپەراسیۆنە لەبەرەوە کەس ناتوانێت ڕایان لێ بگرێ و هەرێمی کوردستانیش بە چی یاسایەک ڕێ لە گەندەڵ کارێک ئەگرێت کە هەرێمێکە لە عێراقی فیدراڵ کە عێراق بتوانێت هەموو مەرزەکان داخا هەموو مەتارەکانمان داخا خۆ پێشتر ئەو حاڵەت هەبووە بەعسی هەبووە لە هەرێم داڵدراوە فەرمانی دەستگیرکردنی زۆر جیاوازی دادگای باڵەکانی عێراقی دوشتی لە یەکەم هەرێمی جاران بەهێزتر و زۆر گوێی بە بڕیارەکانی بەغا ئەدا ئێستا ناتوانێت دوو ئەوانەی پێشوو بابەتی سیاسی بوون خەڵقێکی عەرەبی سوننە یا بەعسیەک لێرە داڵدە درابێ یا بە دزیەوە بووە یا شاراوە بووە یان بەناوی پەنایە هەندەیەکی سیاسی لێرە بووە بە زەمانە بابەتی دزی و گەندەڵی و خواردنی قوتی خەڵکە و متتەهەمێکە کە دادگا داوایەکە و بە بەڵگەشەوە هاتووە لە هەرێم نیشتە جێ ئەمە جیاوازە ئەو سەرانی باسە کە لە هەرێما بوون بەشی زۆریان بەنهێنی لێرە بوون شوێنەکانیان نادیار بووە زۆرتر وەک گومانێک سیر کراوە ئەڵێن عیزە دووری لە هەرێمە بەس بەڕاستی بەڵگەیەک نەبووە شاهیدێک نەبووە سەرۆکی دەستگای هەواڵگیری عێراق پێشتر هەر لە هەرێم کۆچی دوایی کرد بەرپرسی تریشیان نەبووە ڕۆشتووە بەڵام پێشەوە یەکەم بەڵگەیەکی ڕوون نەبووە دوو دادگای عراقی بەڕسمی نەهاتووە داوای ئەمانە بکە تەسلیمیان کاتەوە بڵێ ئەمانەمان بنێ بەڵام ئەمە بابەتێک یەکەم هەرێم وەک جاران نەماوە باش دووەمە پەیوەندی بە قوت و ژیانی خەڵکەوە کاتۆر پێ دوای ئەگەر فەرمانی دەستگیرکردنی بەرپرسێکی کورت هەبێ وەکو وەزیر وەکو ڕاوێژکار نازانم وەکو وەزیر فەرمانی دەستگیرکردنی هەبێ ناتوانێت ڕادستی عێراقی نەکەن کورد بێ جا لە هەولێر بێ لە سلێمانی بێ مەگەر بە بۆی ڕێکخەن خۆی بشارێتەوە و هەرێم بەجێ بێڵێ بە هیچ شێوەیە کە داوا کرا هیچ کەسێک لێرە ناتوانێت تەسلیمی نەکەن ئەو گومانی تیانە هەر بەرپرسێکی کورد بێکێتی بێ پارتی بێ تێوەگلا بێ لە گەندەڵی یانە بێ هەرێم و عێراق بەجێ بێڵێ یانە بێ بە شاراوایی بمێنێتەوە یان ئەبێت تەسلیم کرێت لە هەر شوێنێک بێ حکوومەتی عراقی خۆی ئۆپەراسیۆنێکی هاو بەشەکە لەگەڵیانەوەی با مەجاالێکیانی چکەسا بارودۆخەکە زۆر جیاواز کاریگەریتۆرم هیچ کاریگەرێکی لەسەر داهات و ئابووری عێراق دەبێت بۆ نمونە هەرە و بریکاری پێشوی وەزارەتی نەوتی عێراق کە دەستگیریان کرد باسی 100 ملیارد دینار دەکرا هەرەویش ناوی ئەو بڵێن بەڕێوەبەری گشتی و هەتا هاوڕێ بریکاری وەزیری نەوت هاوڕێی بۆ بامان شێوە قسەی لەسەر کردووە هەر یەکێک لەم گەندەڵانە بەدەیان ملیۆن دۆلار و ئەگەر سەدانیشی نەبردی بێ بردوێتی ئەم سەرۆتی عراقە بۆچی وای لێدێ ناتوانن پرۆژەیەکی پێ بکرێ عراق لە جیاتی ئەوەی خاوەنی پارە بێ عراق قەرزار ئازانی بۆ عراقێکی دەوڵەمەند لە جیاتیەوەی کە یارمەتی خەڵک بە یا وڵاتەکەی خۆی پرۆژەکانی جێبەجێکا یا خزمەت گوزاری سەرەتاییەکان بۆ خەڵک دابینکە خۆ تۆ زانی بێستاش بەشێک لە شارەکانی عراق خزمەت گوزارە سەرەتاییەکانیان وەکو پێویست نییە چۆن ئێمە کارەبامان نییە بەتر ئێستا باشە فەزلی خوا بۆ ئێمە غازێکی زۆرمانەیە و غازەکە بەکارێنگران نیە کارەباکە گومانی تیان نیە گرانە بەڵام ئێمەش ئەگەر غازی کۆرمۆرمان نەبووە کارەبامان نەیە بوو چکە سوتەمەنی کارەباکە زۆر زەحمەتە و دابینکردنیشی جاران گەورەترین کێشە حکوومەتی هەرێم بوو سوتەمەنی بۆ دابین سا کەمیەیەکی زۆر غازی سروشتیمان هەیە کە لە داهاتوە دەکرێت عراقی ئیسفادەی لێ بکە
بەڵام مەبەستم چییە؟ ئەمانە خزمەت گوزاری سەرەتاین کە لە عێراقیشان نییە و کەم و کوڕێکی زۆریان هەیە و عێراق قەرزاریشە سەرڕایەوە، بەڵام ئەمە داهاتێکی زۆر بە عێراق گەڕێتەوە و سنوورێک بۆ دزیێ زۆر و گەورەیە دانرێ و بەشێک لەو پارانە بە بۆ چوونی من لە ڕێی دادگاوتوانن داوای بکەنەوەی لە دەرەوەی دەستی بەسەراگیرێ ئەهێنەوە ناوە ئەوەی لە ناوەیە دەستی بەسەراگیرێ. اینجا ئەو ڕێژە زۆرەی گەندەڵیەک کە ئەکرا پرۆژەی وا هەیە بایی چەندین ملیار دیناری عراقیە ئەم وەزیرە لە سادە و 15 بردووە ئەمە سەرۆتێکی زۆرە ئیتر بۆ هەر پرۆژەیە کە جێبەجێکرێ ڕۆژانە لەبەرەوە بەڵێ کاریگەریەکی ئابووری ئاشکرایە بێ لەسەر ئایندی ئابووری عراق. باش پێنج خولەکەمانەوە کاکتۆر تایبەتکەین بە هەرێم لە سەرەتایەم کابینەی مەسروور بارزانی قوبات تاڵەبانی زۆر وەسفیەوە کرا کە ئەمە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە ئەو بۆرە و مانگی حەوت بێت 7 ساڵ تەمەنی گەندەڵی پێ دوایە زیادی کرد لەم کابینەیە هیچیان بۆ نەکرا پێشتر زۆر قسە لەسەر دەکرا. زانی گەندەڵی لە عێراقیشە ئەگەر هەر نووری مالیکی دەسەڵاتدار بووە گەندەڵی پێ بنە بڕناکرا چکە خۆی بەشێکە لە گەندەڵێک لە هەرێمی کوردستانە گەندەڵی چێ بنە بڕیکە وە چێ تاوانباران دا بە دادگا وە چێ تاوانبارەکان بگرێ گەرەکێتی و پارتی خۆیان لە ساڵی 1992 حاکمی ئەم هەرێمی کوردستانن باشە کە ئەمە تەمەنێکی زۆرە وایە 35 ساڵە 34 ساڵە 34 ساڵە ئەمانە حاکمن لە هەرێمی کوردستان با لە یەکەم هەڵبژاردنەوە ساڵی 92 حساب بکەین هەر خۆیانن یعنی کێ بگرن کێ بدەن بە دادگا قابلە خۆ ئەم وڵاتە سەرەت و سامانیە وڵاتە لای کۆمەڵ و یەکگرت و حیزبی شوویعی و فلان و فیسار نەبووە کاکە لەبەرەوە ئەمانە ناتوانن نە دزەکان دیاریکەن نەبیاندن بە دادگا نەمامەڵیان لەگەڵا بکەن چکە دەرەنجام دوایی خۆیان تێوە هەگلێنەوە پێ دوایگەر پرۆسی کاوشێوی بەغدا بێ کە بەرپرسێ لە هەرێم لی دەرچێ بەڵێ ئەگەر پرۆسەیەکی هاوشەوەی بەغدا ببێ سەرۆک وەزیرانێک بێ لە دەرەوەی ئەو دوو حیزبە پشتیوانیەکی باشی هەبێ وەکەوەی عەلی زەیدی هەیەتی لێرە توانێ هەنگاوی گەورە بنێ مۆسم بەرپرسی لێ دەرناچێکەم هیچ بەرپرسی لێ دەرناچێ بەڵام ئەو کاتە ئەگەر هەموو بەرپرسانی نەبێ لانیکەن بەرپرسانی کە بەرپرسن لە گەندەڵی ئەم 2 ساڵی دوایی لانی کەم ئەگە دەرەجەیەکەکانی سەرۆژ نەبێ خۆ دەرەجە دووەکان نەتوانێ سنوورێکیان بۆ دانێ بە وەزیر و بە پەرلەمانتار و بە سەرۆکی دەستە و بە مدیرعام و بە هەموو ئەوانەی کە سەرۆت و سامانی ئەم وڵاتان بە فیرۆدا کاک ئێستا بستە ئەرزێ نەماوەرم کوردستانە تەوزیعی نەکەن بە قیمەت بێ هەمووی دراوە بە دەوڵەمەند وشت نابێ بڵێن ئەمانە چین کاکە بیگەڕێنەوەی نەکەین کاکتۆر ئەوە ساڵێکە عێراق 50,000 بەرمیل نەوتی داوە لیتری بنزین بە سەر و 1000 دینارە ئێ بۆچی ئەو گەندەڵی نییە بڵێن یاخود نابێت چارەسەر بکرێ گەندەڵێکی زۆر زەقە بەزان مش بە عەلی زەیدیە کرێ بەڕاستی پێی دەکرێت داواشی کردووە بەڵێ داواشی کردووەیشی لەسەرەکرێ هیواداریشم هەموو ئەندامانی کوردی ئەنجومەنی نوێنەرانی لەسەر و مەلەفانە بکەن لە ڕێگای عێراقەوە ناکرێت ڕۆژی 50,000 نەوت بە ناوی سوتەمەنی 50,000 بەرمیل نەوت ڕۆژانە بە ناوی دابینکردنی پێداویستی سوتەمەنی بۆ هەرێمی کوردستان بێ و بەڵام لیترێ بنزین بە 1100 دینار و بە زیاتریش بێ لە زال هیچ شەڕواژاوە نەماوە یعنی ماقولە ئێستاش لیترێکی غاز بە 600 دینارە و بە چەنە لێ نابێ کاکە بەس کەبانە کە شتێکیان گران کرد بە فرسەت یەزانن نایهێن نەخوارەوە ئەن تیجارەت بەسەر میلەتەکە بلیان وەربگیرێتەوە 50,000 بەرمیلە بدرێ بە عێراق پاڵپشت بدرێ بە عێراق و عێراق دابینیکایە عێراق ناچاریان کابلە من بەو مەرجە 50,000 بەرمیل لەو تانە دەمێ بە بەلاش کە بەس پارەی مەسفاکان پارەی پاڵاوتنەکە کە وات یەگەم لیتری 80 فلسە 100 فلسە 100 فلسیشی بخەنە سەرەوە 200 خێری بخەنە سەرەوە 400 کاکە ئیترەوە زیاتر چی دانەوێت تاکەی یانی ئەمانە دزی لە میلەتی خۆشیان بکەن بۆیە من پێم وایە بەغدا ئەگەر هاوکار بێ ئەم مەلەفانە چارەسەرەکە وەتوانێت کۆنتترۆلی بکە خەڵکی کوردستانی چاوەڕێواکە کاتم نەماوە بەس بێهیوا بووی لەوەی ئەگەر منی کەسێک لە دەرەوەی پارتیویکێتی نەبێ ناتوانێم گەندەڵکارانە سزابدا بەس ڕۆژێکیش نایە ئەوانە کۆتاییان پێبێ بە کورتی بێ سوپاس دەکەم زانی ناوان بێهیوایی نییە ئەوە مەنتیقە یانی
ممکن نییە ئینسان چاوەڕێ بکەیت دزێک خۆی محاسبە بکە و دادگایی خۆی بکە و خۆی بخاتە زیندانەوە مەگە کابرا شتێکی شخصی بێ و تەوبە بکە ئەو بۆ ئەڵم بەوانە ناکرێت کە خوان لە دەسەڵاتن بەڵام بێ هیوانیم لەوەی من گەشتبینم بەوەی و باوەڕیشم بەوە هەیە وەکو دین وەکو مێژوو وەکو منطق وەکو سیاست گەشتبینم بەوەی کە ستەم کار نامێنێ گەندەڵ کار نامێنن و ڕۆژێکیش دێ سزادرێن و بە چاوی خۆشمانەی بینین ئەوە بەڵێنی خۆی پەروەردگاریشە بەڕاستی ئەم گەندەڵ کار و دزانە نامێنن و هەرەوەی دوێنێ دزی لە خەڵگەکەرم ڕوا لە بەغا لە زیندانە لە هەرێمی کوردستانی بە هەمان شێوەیە یان ئینسان پێیوانە بێ تا سەرەتوانێت دزی و گەندەڵی و خیانەت و ستەم لە خەڵک بکا و دەرگا هەر بۆی لەسەر پشتە بێ یعنی خۆی گەورە لە شوێنێکەوە تووشیانەکە کە خۆی نازانێ لەبەرەوە من یەقینم هەیە کە ئەمانە نامێنن وسيعلم الذين ظلموا أي منقلب ينقلبون ئەوە سین بۆ استیقبالی قەریبە یعنی بەم نزیکانە هەموو ستەمکارێک خەڵگەی بینێکی بەسەر دێ لەبەرەوە من وەسیەتی من بۆ ئەوەی بەڕاستی ئەم برادرانی هەرێمیش پێشەوەی بە بارودۆخێکی ئاوا چاکسازیان بکەن خۆیان بەخۆیان نابشتەوە و ڕاجایەکی ئەم گەندەڵیە بکەن و سنوورێکی بۆدانن بۆی لانی کەم هیچی ترقوتی ئەم میلەتە داماوە هەژارە نەدزرێ و خەڵک بتوانێت ژیانێکی سەربەرزانە بژی زۆر سوپاس دەکەین بەڕێز دکتۆر دارە محەممەد سوپاسیان بەدەبوون دەکەین سوپاس بۆی بینەرانی بڕێز سوپاس باوکاران خواتان لەگەڵ